وڵی ئەمە بێ کۆتر بازینەکان گوێلەکە لە ماڵا دوو کەڵی جگەرە زۆر خراپە دووەمیان بۆنەکانی ماڵ پاکەرەوەکانی ماڵ بڵێ نجارەکەلی شاپشیلە یان گیاندارەکانی تر تقریبا بڵین تووتی و کۆتر و ئەمانە ئەوە شێتی بڵێ ئەوانش زیاتر هێتی کۆتر نەخۆشی خراپتیشی هەیە چی هەیە تو کۆتر نەخۆشیەکە کاشە لە سیەکانە وەکو ڕیشاڵی لەکە دوایی ئەگە لە قۆناغێکەکەمە فریای بکەی کۆنتترۆلەکەی نەوکرد ئیتی وردەوە دە سیەکان ڕقەکە ئێسیش کە ڕقە بێت یانی تۆ ئۆکسسیجین هەڵەمژی پردەیەکی یا بە خوێن ئۆکسسیجینەکە بۆی بێ بۆ لەشی تۆ ئەو پردەی ئەستورەکە ئیتر ئۆکسسیجین نایە بۆ لەشی تۆ اینجاکە ئینسانش بە چێژی بە ئۆکسسیجینەژی وڵی ئەمە بێ کۆتر بازینەکان گوێلەکە والله سا تقریبا چەند حاڵەتێکمان هەبوو من بەسواز بخوا کە پێمان وتن لا بردو ڕێک ئەیبی نەماوە ینی ئەشیعی پێشوی سێکی ئەشیعی تەنوریەکەی سیتیەکەی لەگەڵ دوای عیلاجەکان کە یامانەتێ 100% نۆرمال بوو بەس بۆ شەتی لای بردووە هی ئینکارە لای نابە ئەوەکو جگەرە زیانیە بێت هەر زۆر خراپە ناڵم ئەو ئینەکات جاجگەرە زیانی زۆرە بەڵام جگەرە تۆزی هێواشە مەسەن ئەو نەخۆشیانی کە لە سیەکانە دروستە بێ بۆی جگەرەوە مدەی یاوەتیە ئەوە نیە یەکێک جگەرەیە پێش دوای سەعاتێ تووشی نەخۆشی بێ بۆ نمونە هەوکردین دێشخانەکان بەجارە 20 ساڵیە بێت بەڕەحمە لەگەڵ تا زۆر مردنێکی هێواشە